برایانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگارتان لێ بێت. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی شەوی قەدر و مانگی ڕەمەزان لە هەموو لایە قبوڵ بفەرمێ. بارکی سەرشانی خۆمی ئەزانم ڕێز و پێزانینی زۆرم هەیە بۆ جەنابی دکتۆر و کەناڵی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەم دەرفەتە کە من بە خزمەت ئێوەی بەڕێز بگەمەوە. خوای پەروەردگار بیکاتە مایە خێر و بیکاتە تەرازوی چاکەکانی هەموو لایەک بۆ پاداشتی مانەوە و عیبادەتی لەیلەتول قەدری هەموو لایە قبوڵ بفەرمێ. ئەو بابەتی من ئەمەوێ عەرزتانی بکەم لەم شەوەیە بەڕێزان، بابەتێکە کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەموو مرۆڤەکان پێوەی سەرقاڵ بوون، هەموو شارستانیەتەکان، هەموو بیریار و بلیمەت و فەیلسوفەکان، هەموو یاساناس و مشەڕیعەکان، پەیامە ئاینیەکان، پێغەمبەرانی خوا، دروستکردنی کەون، بەهەشت و جەهەنەم، هەر هەموو ئەمانە لە پێناوی ئەو خاڵەیە دروست بوون کە من ئەمەوێ عەرزی بەڕێستانی بکەم. واتە مرۆڤ لەو ساتەی کە تایە لە دایک ئەبێ وێڵە بە شوێن ئەم خاڵەیە تا خاڵی بێکۆتایی نەمڕانەوەی بەهەشت و جەهەنەم. ئەم خاڵە بریتێ لە خاڵی بەختەوەری بەڕێزان. سەعادەت خوای پەروەردگار کە ئادەم دروست ئەکا لە بەهەشتا یەکەم تەحذیر بە ئادەمی ئەدا لەسەر ئەم خاڵە پێی ئەدا. قلنا يا آدم إن هذا عدو لك ولزوجك فلا يخرجنكما من الجنة فتشقى. بدبخت بي ئەگەر ئەم شەیتانە زەفەرێ پێبەرێ بەدبەختە بی. دوایی کە شەیتان زەفەری پێ ئەبا بەدبەختیانەکە لە دارەکە ئەخۆن، اینجا خوای پەروەردگار دیسانەوە تەحذیری پێ ئەداتەوە. ئەفەرمێ قلنا اهبطا منها جميعا فإما يأتينكم مني هدى فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. کەواتە دیسان پەروەردگار تەحذیر ئەداتەوە بە ئادەم. ئەوە شەیتان لە بەهەشت بە دەرکردنی دای، بەڵام ئەمە تەحذیرێکی تر ئەچنە سەر زەوی. فإما يأتينكم مني هدى، من پەیام پێغەمبەر ئەنێرم، فمن اتبع هدايا ئەوەی ئەڕواتە سەر ئەرز شوێن پەیامەکەی من بکەوێ فلا يضل ولا يشقى، ئەو کەسانە بەدبەخت نابن. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا جارێکی تر. کەواتە دیسانەوە خوای پەروەردگار تەحذیر ئەداتەوە لەوەی کە ئینسان شوێنی پەیامی خوا نەکەوێت تووشی شەقا ئەبێ. کەواتە خوا بۆ پەیامەکانە نێرێ بۆ ئەوەی ئینسان بەختەوەر بن. دوای ئەوەی کە ئێمە لە بەهەشت دەرکراین، خوای پەروەردگار ئێوێ لەسەر ئەرز جارێکی کە بمانگەێنێتەوە بە پەیامەکەی بەهەشت کە قیامەتە. لەبەرەوە هەموو فەیلسوفەکانی دنیا، یعنی حتا خوای پەروەردگار بەڕێزدان جەهەنەمی کە دروست کردووە، جەهەنەم بۆ خۆی غایەت نییە، واتە خوا ئاگری دروست نەکردووە بۆ ئەوەی خەڵک عەزاب بات. چونکە خوا فەرمێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. خوا چ کارێکی بە سزادانی ئێوە هەیە ئەگەر ئێوە سوپاسگوزار و شوێنی بەرنامەکەی خوا بکەون. کەواتە دروستکردنی جەهەنەم غایەت نییە، دروستکردنی جەهەنەم وەسیلەیەکە بۆ تەحریضی خەڵک لەسەر چاکە بۆ ئەوەی خەڵک بڕواتە بەهەشت. واتە خوا بۆیە سزای داناوە بۆ ئەوەی خەڵک خراپە نەکا، کە خراپەی نەکرد بۆ ئەوەی بیخاتە بەهەشت. بەس بەهەشت بۆ خۆی غایەتێکە کە خوای پەروەردگار دروستی کردووە. لەبەرەوە کاتی خوای پەروەردگار قورئانیش بۆ پێغەمبەر ئەنێرێ، دیسانەوە ئەم پەیامە بە پێغەمبەرە فەرمێ طه ما أنزلنا عليك القرآن لتشقى. دیسانەوە خوای پەروەردگار تەئکید لەسەر مەبدەئی سەعادەت دەکاتەوە. کاتی خۆی ئیغریقیەکان بەڕێزانن، فەلاسیفەی یۆنانیەکان باسی ئەم حاڵەتەیان زۆر کردووە، وەلەو ئەوانە لاڕێبوون لە دینی حەق، بەڵام بیریارەکانیان بە وەسائلە دنیاویەکان ویستویانە خەڵک بەختەوەرکەن. سقراط، دوای ئەو ئەفلاطونی خوێندکاری، دوای ئەو ئەرسطۆی خوێندکاری، هەموو ئەمانە باسیان لە مەبدەئی سەعادەت کردووە. ئەرسطۆ ئەڵێ ئینسان کە خوای پەروەردگار دروستی ئەکا ئەگەر بە شوێن لەذەتا بگەڕێ، ئەمە پێی ئەوترێت ئێمە دوو شتێلێکی جا بکەینەوە، لەذەت لەگەڵ سەعادەت. برایان و قشکان، فەرقی بین و لەذەت و سەعادەت لەوەیایە. لەذەت چێژە، سەعادەت بەختەوەریە. لەذەت بۆ جەستەی مرۆڤەکانە، سەعادەت بۆ دڵی مرۆڤەکانە، بۆ ڕۆحی مرۆڤەکانە، بۆ ناخی مرۆڤەکانە. لەذەت وەسائلی مادی ئەوێ تەحقیقیکە، سەعادەت هەڵقوڵامی ناخی مرۆڤەکانە. لەذەت کە مرۆڤ پێی ئەگا تامی نامێنێ، سەعادەت ئینسان بە ژیانێکی هەمیشەیی کا ئەژێ. خوای پەروەردگار کە باسی ئادەمەکا لە بەهەشتا کە پێی گوت لەو دارە مەخۆن، خوای گەورەی ویستی تووشی سەعادەتی کا، بەڵام ئادەم شەیتان عەهدەکەی خوای لەبیر بردەوە بە شوێن لەذەتە. چونکە گوتی هەل ئەدولوکە عەلا شەجەرەتی الخولد ومولکی لا یەبلا،
ئەمە لەذەت بوو ئەم دارە خی پەروەردگار کە باسی خواردنی دارەکە ئەکا ئەفەرمێ فلما ذاق الشجرة بدت لهما سوآتهما فلما ذاق واتە هەر گەشتە سەر دەمیان بدت لهما سوآتهما یەکسەر عیب و عاریان کەشف بوو چێژەکەیان نەکرد لەو بەختەوەری کە ئەوان بە شوێنی ئەگەڕان کەواتە ئەرسطۆ ئەڵێ ئینسان کاتێک وێڵە بێ ئەڵێ وێڵە بێ بە شوێن لەذەتە ئەڵێ بەڵام لەذەت حیاتێکی بەهیمیە دوو لە ڕووی ئێوە ژیانێکی ئاژەڵداریە مامۆستاکەی کە سوقراتە ئەڵێ هەمیشە لە ناخی ئینسانەکانە دوو بەش هەیە ئەڵێ ئینسان لە دوو پێکاتە پێگاتەوە تەمەن خۆمانە مسڵمان نەبوون بەس ئەمانە فەیلسوف بوون سوقرات ئەڵێ بەشێکی ئینسان بریتیە لە ڕۆحانیەتێکی مەلائیکی بەشەکەی تر بیریتیە لە شەهوانیەتێکی بەهیمی ئەڵێ ئینسان ئەگەر سراعی ئەم دوانە ئەگەر عەقڵ و ڕۆح لەگەڵ ئارەزووبازی و جەستە کە ئەکەونە ململانێ ئەڵێ ئەگەر ئارەزووبازی و جەستە زاڵ بێ لە سیراعەکەیە ئینسانەکە دا ئەبەزێنێ بۆ مستەوای ئاژەڵ ئەگەر ڕۆح و عەقڵی زاڵ بێ ئینسانەکە بەرزەکاتەوە بۆ مستەوای مەلائیکیەت لەبەرەوە وتویانە گەڕان بە شوێن لەذەتە ژیانی کۆیلەکان بە شوێن لەذەتە ئەگەڕێن بۆیە ئەبینی تۆ دایکێک لەو کاتەی کە زۆر ناڕەحەتە لە ئازاری مناڵبوونە ئەم دایکە لە ڕووی جەستەییەوە زۆر شەکەتە ئازاری زۆرە بەڵام لە ڕووی ڕۆحێەوە بەختەوەرە بۆ چونکە ئەمە ئەو ساتە وەختانەیە کە 9 مانگە چاوەڕێی ئەکا مناڵێکی ئەبێ دایکەکە نەفسیەن ناڕەحەت نییە بە مۆزعیکەتیایەتی هەرچەند جەستەییەن شەکەتە بۆ چونکە ئەمە سەعادەتی پێ ئەڵێ جەستەی ماندووە بەڵام ڕۆحی بەختەوەرە دین بەڕێزان فەلسەفەی دین ئەوەی کە من ئەمەوێ قسەی لەسەرکەم ئەمەیە تێگەیشتن لە دین سەعادەت بۆ ئینسان دروستەکە بەختەوەری بۆ ئینسان دروستەکە چەمکەکانی دین بێنە لە هەموو بابەتەکان با جوزئێک وەرگری جای دین چۆن ئێوێ ئینسان بەختەوەرکە یەکەم دین هەموو وەڵامە نادیارەکانی ژیانی مرۆڤەکان ئەداتەوە دەستی مرۆڤەکان ئێمە لەکوێوە هاتووین سەرەتای بوون لەکوێوە دەستی پێکردووە چۆن مرۆڤەکان هاتوونەتە دنیا چەند قۆناغیان پێشبوونی ئەم مەرحەلەیە بڕیوە ئەم مەرحەلەیە ئامانجەکەی بەکوێ ئەگا دوای ئەم مەرحەلەیە چی پێش دێ دوای ئەو مەرحەلەیە تر چی پێش دێ سوئالەکانی قبر سوئالەکانی قیامەت دوا هەوارگە و مەنزڵی ئینسانەکان خی پەروەردگار کە باسەکە فەرمێ یەومە یەئتی لا تەکەلەم نەفس إلا بإذنه فمنهم شقي وسعيد دیسانەوە باسی شەقا و سەعادەتە نەتیجەکە ئەم دوانەیە هەندێک بەدبەخت و گومڕا هەندێک بەختەوەر فأما الذين سعدوا ففي الجنة خالدين فيها بەختەوەرەکان کامانن ئەوانن کە لە بەهەشتا منزڵ ئەگرن کەواتە خی پەروەردگار ئینسانەکان کاتێکە دێنێ دین وەڵامی هەموو پرسیارەکان داتەوە ئەوانەی کە بێدینن وەڵامی ئەم پرسیارانە لەکوێ دێنن فەلسەفە دەستکردەکان بیردۆزە دەستکردەکان پێمانەڵێن ئێمە کە مردین بۆ شۆ ئەچین یا بەس لە دنیا بەکارمان دێنن یا بەس لە دنیا ئەمان ڕەتێنن چ ئاینێک چ بیردۆزەیەک چ تیۆرێکی فەلسەفی وەڵامی ئەم پرسیارانە ئەداتەوە کە مرۆڤەکان بە شوێنیان وێڵن ئێمە دوای مردن چیمان بەسەر دێ ژیان هەر بریتیە لەم عالەمەی کە ئێمە تایە ئەژین مەحاڵە لەبەرەوە سەیرەکەی ئاینەکانی تر بۆ نمونە هندۆسەکان چۆن وەڵامی ئەم پرسیارەیان داوەتەوە هندۆسەکان وتویانە ئەبێ ئینسان ژیانێکی تر هەبێ کە سزا و پاداشتی تیاوە بگرێ اینجا ئەوان تەفسیریان بەچی کردووە ئیمانیان بە فکرەی تەناسوخی ئەڕواح هێناوە ئەڵێن ڕۆحەکان ئینسان کە ئەمرێ ئەگەر کەسێکی خراپ بوو بێ ڕۆحەکەی دوای مردنی خۆی خوا ئەیخاتە جەستەی سەگێک بەو شێوەیە عەذابی ئەدا تا پاکی ئەکاتەوە بەس ئەم وەڵامێکی هەڵەیە خواوا بە ئێمە ناڵێت لەبەرەوە دینی حەق وەڵامی ڕاست بە ئینسانەڵێ خی پەروەردگار فێرمانەکە چۆن لە دنیا بژین تەوازون بۆ ژیانی ئینسان دروستەکە دین اعتراف بەوە ئەکا ئینسان بریتیە لە ڕۆح بریتیە لە عەقڵ بریتیە لە غەریزەیش خی پەروەردگار وەڵامی هەموو غەریزەکان و جانیبە ڕۆحەکەی ژەداتەوە لە باسی قسەی قارونە خی پەروەردگارە فەرمێ چی لەسەر قسەی ئیماندارەکان ئەفەرمێ وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا کاتە ئینسان ئەکرێ بەشی دنیایشی هەبێ و بەشی قیامەتی ژەبێ پشکی گەورەی بەرکەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وصحابەکانی فەرموو چی ئەی فەرموو إن لربك عليك حقا ولنفسك عليك حقا ولأهلك عليك حقا فأعطي كل ذي حق حقه کەواتە
ئینسان تەوازون لە ژیانی خۆی ئیماندار تەوازون ئەکا لە ژیانی خۆیان ئێمە ئامانجمان قیامەتە بەڵام دنیایش وەکو ئامڕازی بوونمان دنیا کێڵگەی قیامەتمانە واتە ئەوەی لێرە ئەیچێنی لەو دیو ئەی دووریتەوە ئەبێ لێرە ئینسان ماندوو بێ ئەبێ لێرە ئینسان هەوڵ بدا بۆ ئەوەی دوای مردنی بەختەوەر بێ کەواتە ئینسانی وێڵ سەرگەردان ئەوەیە کە ئەم دنیا کورتە دڕکی تیا ئەچێنێ کە لەم دنیا کورتەیە لەذەتەکانی تەحقیقەکە بەڵام دواتر شەقائێکی نەبڕاوەیی بەدوایە دێ ئێمە چەند ساڵە ژین 60 بڵێ 100 ئێمە چەند ساڵە نەبووین لە دنیا بیر دۆزەکان ئەڵێن تەمەنی زەوی 5 بلیۆن ساڵە 5 بلیۆن ساڵ واتە 5 بلیۆن ساڵە ئێمە نین عەدەمین خوا ئەفەرمێ هەل ئەتا عەلە الئینسانی حین من الدەهر لەم یەکن شەیئا مەذکوورا هەر نەبووین هەر ناومان نەبووە 6 ساڵ ئینسان تەبەنەکە دوای چی لێ دێ بەڕێزان دوای ئەمرێ ئەکرێ ئەم هەموو گردون و زەویە لە پێناو 6 ساڵ تەمەنی ئێمە یا دروست بوو بێ مەحاڵە کەواتە ئەمە وەسیلەیەکە بۆ غایەتێکی گەورەتر کە بریتێ لە قیامەت لەبەرەوە دین لێ پێمان ئەڵێ ئینسان ئەبێ لەمانە حاڵی بێ بزانێ ئەمە مەرحەلەیەکە قەت پێتان وانە بێ بەڕێزان هەرگیز یعنی خیتابە دینیەکان خیتابە ئیسلامیەکان باس لەوە ئەکەن مەحاڵە خوا تەنها ئێمەی وەکو بوونەوەر هەبێ ئەم کەونە گەورە و فراوانە ئێمە لەسەر زەویە نقطەیەکی نەبینراوین ئەسڵەن نەک کە ئاڵێن ئێمە مەبەستم تاکی مرۆڤ نییە مەبەستم ڕێگەی کاکێشانە کە ئێمە بۆ خۆمان لەسەر ئەم زەویە یا ئێمە لەم مزگەوتە و لەم شارە و لەم ناوچەیە و لەم هەرێمە و لەم وڵاتە و لەم کیشوەرە و لەم زەویە زەوی لە مجموعەی خۆرە خۆر لە ڕێگەی کاکێشانە ڕێگەی کاکێشان لە بۆشایی ئاسمانە یەک نوکتەی نەبینراوە پێتان وایە بە ئەو خوایە بەو عەزەمەتەوە کە ئەم موڵکە فراوانی هەبێ تەنها ئێمە عەبدی ئەو بین مەحاڵە ئەو قیامەتەی کە دێ بەس بۆ ئێمە دێ ئەوە قیامەتی گردوون نییە بەڕێزان ئاسمان و مەنزومە کەونیەکەی ئێمە تێگەچێت بەڵام خوا لە خوایەتی ناکەوێت دوای بوونی ئێمە پێش بوونی ئێمەش هەر خوا بووە خوا صفەتی ئەزەلی هەیە ناکەوێت بڵێن خوا تەنها ئیشی ئێمەین ئەگەر ئێمە نەماین خوا چیەکە خوا ئەفەرمێ كل يوم هو في شأن کەواتە خوای پەروەردگار موڵکێکی بەرفراوانی هەیە لەم موڵکەی خۆیان تەسەڕوف دەکات ئێمە بەشێکی زۆر نادیارین لەم موڵکە بۆیە ئێمە کە کارێکەکەین بۆ قیامەتی خۆمان کارەکەین قەزا و قەدەر یەکێکی تێ لەو مەسەلانی خوا ئەیهێنێتەوە بۆی ئینسان پێی بەختەوەر بێ بەڵام بەداخەوە ئێمە تووشی مەشەقە دەبین بە قەزا و قەدەر خوای گەورە بۆچی بە ئێماڵی ئیمانمان بە قەزا و قەدەر هەبێ لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم بۆ ئەوەی ئێمە یەقینمان هەبێ بەوەی ئەوەی لەم زەویە ئەگوزەرێ ڕوو ئەدا پێش دێ علمی خوا مسبقا پێی هەبووە خوا علمی مسبقی بە مەقادیری خەلق هەیە کەواتە تۆ کاتێک کەسێکت ئەڕوا تۆ کاتێک نەخۆش ئەکەوی کاتێک بێپارە ئەکەوی یەقینت هەبێ ئەمە قەدەرە ئەم قەدەرەی خوا بۆ ئیبتیلا و ئیمتیحانی مرۆڤەکانە مرۆڤ دواتر پاداشتی لەسەر وەرەگرێتەوە کەواتە ئێمە کە ئیمانمان بە قەزا و قەدەر هەیە بۆ ئەوەی بەختەوەر بین لە ژیانە ئێمە کاتێک کەسێکمان ئەمرێ دین چیمان پێ ئەڵێ دین ئەڵێ مردن بریتێ لە قۆناغی ئینتیقال واتە کاتێک تۆ کەسێکی نزیکێ ئەمرێ کە دوانە بێ ئەوە ئەڕوا و ئەبڕێتەوە نا دین پێمان ئەڵێ ئەم کەسە ئەڕواتە ژیانێکی تر بە شێوازێکی تر ئەژی ئەو وەکو تۆ ئەژی بەڵام تەنها لێرە سنوورێکەی ئێمە ئەو نابینی دین پێمان ئەڵێ ئەم کەسەی کە مردووە گەڕاوەتەوە بۆ لای کەسێک کە لە باوک و دایک و درۆست و کەس و کارەکانی دنیای زۆر بەڕەحمترە کە خوا و خالیقی ئەوە ئێمە بوویە ناڕەحەتین کە خەڵکمان ئەمرێ پێمان وایە ئەوانە کە ئەمرن تەنیا ئەبن بەس خوا ئەفەرمێ وانە خوا پێمان ئەفەرمێ ئەوانە کە ئەمرن ئەگەڕێنەوە بۆ لای خوا خوای پەروەردگار ئەبنەوە میوانی خوا ئێمە بەڕەحمین بۆیان یا خوا ئێمە بەدەسەڵاتی ئێمە ئەگەر دەسەڵاتمان هەبوایە مردنمان لێگەل ئەدانەوە ئێمە بێدەسەڵات بووین خوا ئەفەرمێ فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين ئەگەر ڕاستانە کرد دڵتۆزی بوون دۆستی بوون نزیکی بوون خەمخۆری بوون بۆ مردنتان لێگەل نەدایەوە ڕۆحی بۆ گرلادنەوە نەڕوە ناتوانن دەسەوسانن بەس خوا ئەتوانێ ئەم قەدا و قەدەرانە دەفعکا کەواتە ئێمە ئیمانمان هەیە بۆی کە ئەم کەسە ئەمرێ ئێمە وەک خەڵکی ئەهلی دنیا ناڕەحەت نابین بۆ مردوەکانمان چکە پێمان وایە مردوەکانمان ئەگەڕێنەوە بۆ لای خوا لە ئێمە لە پێشترە بۆ ئەوان دین ئینسان فێری چیتی دەکا بەڕێزان دین ئینسان فێری قەناعەت دەکا کە ئەمە مایەی سەعادەتی ئینسانە
ئەگەر ئێمە قەناعەتمان هەبێ بەختەوەر ئەبین. ئینسان بۆچی بەدبەختە بێ؟ لەبەرەوەی قەناعەتی نییە. کابرا قەناعەتی بەو بەشە نییە کە خوا داوێتێ لە جوانی، قەناعەتی بەو بەشە نییە کە خوا داوێتێ لە ماڵ، قەناعەتی بەو بەشە نییە کە خوا داوێتێ لە خێزان، قەناعەتی بەو بەشە نییە کە هەچی هەیەی کابرا قەناعەتی پێی نییە. بۆی ئینسانەکان هەمیشە لە ناڕەحەتیا ئەژین. دەوڵەمەندەکان بەختەوەرن. ئەگەر ئەم پرسیارە بکەین دەوڵەمەندەکان بەختەوەرن، زۆر دەوڵەمەند هەیە بەختەوەر نییە. بۆ؟ چونکە دڵی دەوڵەمەند نییە، گیرفانی پارەی زۆرە. ئەوانە دەوڵەمەند نین، ئەوانە پارەدارن. دەوڵەمەند ئێستا بۆ خوا دەوڵەمەندە بەڕێزان؟ خوا ئەفەرمێ هو الغەنی، چونکە خوا مفتەقیر نییە بۆ هیچ. ئەمە دەوڵەمەندیە. واتە ئەگەر من و تۆ گەشتینە ئەو قەناعەتە بەوەی پێویستمان بە هیچ نییە، 1000 دینارمان پێ بێت پێمان وایە دەوڵەمەندی. ئەمە دەوڵەمەندیە. کاتە دەوڵەمەندی لە ڕووی زۆری پارەوە نییە، لە ڕووی ئەوەیە کابرا هەست ئەکا بەوەی پێویستی پێی نییە، کابرا ڕاناکا بە شوێن دنیایە. دەوڵەمەندەکان شەو ناخەون لەبەر حساباتی پارەکانیان. ئەوانە فەقیرن. بۆ؟ چونکە هەمیشە وێڵن بە شوێنیان، هەمیشە کوی ئەکەنەوە، هەمیشە خەویان لێ ئەزڕێ لە پێناو پەیاکردنیا، خەویان لێ ئەزڕێ لە پێناو لە دەستنەدانیا بە خەڵی کۆکردنەوەی. بەڵام هەژارەکان دەوڵەمەندن. بۆ؟ چونکە هەژارەکان قەناعەتیان بەو بەشە هەیە کە خوا پێی داون. ئەمە سەعادەتە بۆ مرۆڤ. ئیمامی شافعی ئەفەرمێ الغنى هو الغنى عن الشيء لا به. دەوڵەمەندی ئەوەیە لێی دەوڵەمەند بی، نەک پێی دەوڵەمەند بی. بڵێ پێویستم نییە. ئیتر ئەمە لە هەر ڕوویەکەوە بیگرە بەڕێزان. تەمەن. ئینسان چەند وێڵە بە شوێن ئەوەی تەمەنی درێژ بێ، چەند وێڵە بە شوێن ئەوەی کە سیحەتی باش بێ. کابرا بە ڕۆژوو نابێ. بۆ؟ نەوسنە خۆی لە خواردن پێ ناگیرێتەوە. تاکەی ئەخۆی ساڵێ 2 10 20 50 100 هەر ئەمری هەر برسی ئەکەوی. کابرا ئەوێ خۆی لەبەر خوا نەڕەنجێنێ، پارە نادا ڕەزی لەبێ، تاکەی خاوەنی پارە ئەبی. 100 ساڵی کە بۆ تۆ 200 بۆ تۆ. فیرعون 400 ساڵ ژیاوە دانێکی نەیەشاوە. جا لە جارێکیان ئەوە لە بابی فوکاهەت ئەڵێ مامۆسایە بە گەنجێکی وتی ناوی 4 پێغەمبەرم پێ بڵێ. ئەوش بیری کردەوەتی وەڵا عیسا و موسا و محەممەد و داویتی فیرعون. مامۆساوتی خوا بگرێ فیرعون کەی پێغەمبەر بوو؟ فیرعون سەرسەخت بوو، دژایەتی پێغەمبەرێ کرد. وڵی مامۆسا من بیستومە لە قورئانە داوای خوایەتی کردو، من خاترم گرتی کەوتم پێغەمبەر بووە، ئێستا خۆی ڕازی نابێ بڵێ پێغەمبەرە. ئەمە کاکە فیرعون ئیدعای خوایەتی کرد، بەڵام چی لێ هاو فیرعون؟ کوا سوڵتانەتەکەی فیرعون؟ کوا دەسەڵاتەکەی؟ ئێمە چیمان پێ ئەبڕێ؟ لەبەرەوەی خوای پەروەردگار ئێمە قەناعەت کا بە ئینسانەکان وا دروست بکە، ئینسانەکان وا بەختەوەر بکە، بڵێ دەوڵەمەندی. خاڵێکی تر برایان و قشکانی بەڕێز ئەوەیە دین وا فێرمانەکە هەمیشە سەیری خەڵکانی خوار خۆمان بکەین. ئەمە زۆر ئینسان ئیسراحەت پێ ئەکا، زۆر ئینسان ئاسوودە ئەکا. ئەگەر تۆ چاوێکت نییە هەمیشە بزانە کەسێک هەیە هەردوو چاوی نییە، ئەگەر قاچێکت نییە هەیە هەردووکی نییە. ئەگەر تۆ مناڵێکت مردووە 4-5 ترت ماوە هەیە هەرخوا لە ئەزەڵ مناڵی پێ نەداوە. ئەمانە کە دێنیتەوە بیری خۆت هەست بە نیعمەتەکانی خوا ئەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفرمي انظروا إلى من هو دونكم ولا تنظروا إلى من هو فوقكم بو فإنه أجدر أن تزدروا نعمة الله عليكم. با حسب لذتي نعمتكاني خواهي پروردگار بكي، حسب هو بكي كخوا توي بسر كردو توا كخواهي پروردگار شتيكي توا بتو خلقي كي أوينية. أجر تو سيارت نية خلق هي هرقاتي نية، أجر تو خانوت نية خلق هي بسري إنشكا على أصلا مشلولة خانوش به إسفادي بو أونية. دائما الإنسان أمانة ويلي أكا بختور به ناخي آسودة أكا حسب نعمتكاني خوا أكا بلام دتور وامجي هميشه بير لسلو خوتو بكروا. تو سياريك دي خلق دواني هي زانا حرنا راح دبي دين بو بقى ما على حسود مبن چونك حسودي ناخي إنسان تيكدا بختوري لإنسان زوتك من هميشه حزكم أو نعمتي خوا دابيتي بتو بيدا بمن نيدا بمن من هميشه خفتم هي ناراحتم حسودم برامبر بتو ناخم بتو وسرقاله اي اقل حسودين بم قناعتهم هم بيبو بشيك خواب قومي داو كفايته خالي كي ترك دين ايوه انساني تابق تورك برايا وكشكان ايمان بونا بثواب ايمان بونا بپاداش هرچی یاسای سر زوی هي كام یاسای زور توکمه هیچ یاسای کار لسر منظومه ثواب ناکا
هەموو یاساکان کار لەسەر منظومەی عقابەکەن. تۆ 50 ساڵ سەرپێچی یاسا مەکە، ڕۆژێک لە ڕۆژان حکوومەت دەسەڵات شکر و تەقدیرێک نادا بە تۆ کە تۆ سەرپێچی یاسات نەکردووە. 50 ساڵ سایق بە مخالەفە مەکە، ڕۆژێک لە ڕۆژان دائیرەی مرور شکر و تەقدیرێک بۆ تۆ نانێرێ، بە باڵا و نابڕێ. بەس سەرپێچیە بکە عقوبەت ئەدا و غەرامەتەکە، بەبێ لێ پێچینەوە لەوەی کە تۆ 50 ساڵ لە مخالەفەت نەکردووە، وەستێکی غەرامە ئەکا بە سەیارەکەوە هەر کەسێک هەیت. بەس خوا وا ناکا. خوا لەسەر منظومەی ثەواب ئیش ئەکا زیاتر لە عیقاب. خوای پەروەردگار ئێمە کە بە ڕۆژ و ئەبین ئەم ڕۆژوە خوای گەورە ئەفەرمێ لە حەدیثە قودسیەکەیە ئەفەرمێ كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. ئەفەرمێ هەموو کردەوەیەکی ئینسان بۆ خۆی واتە پاداشتەکەی وەرەگرێ. ئەفەرمێ بەس ڕۆژوو نەبێ، ئەوە بۆ منە و من خۆم ئەزانم چۆن پاداشتی، خۆم ئەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە. ئینسان کە ئەبەخشێ لەقەدەر فراوانی دەسەڵات و مڵک و داهاتی ئەبەخشێ، ئەمەی کە ئەڵێ من خۆم پاداشتەکەی ئەدەمەوە کێیە؟ خوا. ئەبێ کە ئەو بڵێ من ئێستا تۆ ئەگەر وەزیرێک تەکریمت کا چیت پێ ئەدا لە ئاستی سەلاحیەتی خۆی پێتی ئەدا. ئەگەر سەرۆکی هەرێم تەکریمت کا لە ئاستی دەسەڵاتی خۆی ئەدا. ئەگەر سەرۆک کۆمارێک تەکریمت کا بەم شێوازە. ئەوەی کە ئەڵێ من تەکریمی تۆ ئەکەم خوایە لەقەدەر گەورەی و فراوانی دەسەڵات و مڵکی تەکریمەکە. ئەبێ ئینسانە چەند بەختەوەر بێ بەمە. کەواتە ڕاستە ئێمە کە ڕۆژوو ئەگرین بەدەنیەن معەذەبین بەڵام نەفسیەن زۆر ئاسوودەین. بۆ چکە چاوەڕێی پاداشتەکە ئەکەین. هیچ شتێک نییە لە دنیا بەبێ پاداشت بەڕێزان. تەنانەت دڕکێک بچێ بەدەستی مرۆڤێکە، ئێشێک، ئازارێک، سەریێشەیەک، پێشەیەک بەبێ پاداشت نییە. وإن الأجر على قدر المشقة. لبرو تو چەند ناڕەحەت بووی نەفسیەن ناڕەحەت مەبە بۆ، چونکە بزانە باڵانسی حسابەکە لەسەر تەوابە ڕوات، عەدادی حسابەکە و لای خوا ئیش ئەکا. بۆ خوا پێغەمبەران کە خۆشویستترینی خەڵقی خوا بوون، بۆ بەشمەینەتترین خەڵقی خوش بوون. أشد الناس ابتلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل وإن الرجل ليبتلى على قدر دينه. چێ بوون ئەوانەی زۆر بەشمەینەت بوون؟ پێغەمبەران. دوای ئەوانەی ئیمانیان وەک ئیمانی پێغەمبەران وایە وإن الرجل ليبتلى على قدر دينه. ئینسان لەقەدەر ئەستوری ئیمانی خوای پەروەردگار تاقیەکاتەوە. کەواتە کە تۆ زۆر ناڕەحەت دەبی، کە زۆر نەخۆشی، کە زۆر بێپاری، کە زۆر ئەوەی یەقینت هەبێ بەوەی کە خوایەک هەیە ئاگای لەم وەزعەیە. بیلالی حەبەشی لەو کاتەی کە لە سەرمەمەرگا بوو خێزانەکەی بۆ یەگریا، دیارن بەدەنیەن ناڕەحەت بوو، ئازاری سەرمەرگ قورس بوو. بلال بە خێزانەکەی ئەیگوت بە دڵخۆشیەوە ئەیگوت غەدًا نەلقى الأحبة محمدا وصحبه. ئەی بەیانی ئەگەینەوە بە خۆشەویستانی خۆمان محەممەد و یارانی محەممەد. کەواتە با ئێستا لە حاڵەتی سەرمەرگا بێ و جەستەی زۆر شەکەت بێ، بەڵام ڕۆحی ئاسوودەیە، چونکە ئەزانێ دوای ئەم لەحظەیە لە حەزاتی تر زۆر خۆشە. کاتێ فاتیمە هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرمەرگا بوو، فاتیمە گوتی وا کەڕباه یا ئەبەتا، فەرمی ئەوە چ مصیبەتێکە بەسەرت هاتووە باوکە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لا كرب على أبيك بعد اليوم. فەرمی ئەمە کۆتایی ناڕەحەتەکانی باوکتە. لا كرب على أبيك بعد اليوم. لەمە دووە باوکە ناڕەحەت نابێ. ئەمە ئازاری سەرمەرگە کە ئینسان زۆر پێی ناڕەحەتە. کێ ئەمانە ئاوا ئاسوودە و بەختەوەر ئەکا؟ دین ئاسوودە و بەختەوەریانەکە. کەواتە ئەمە دیسانەوە بەشێکە لەو تەوەرانەی کە دین لێوێ ئینسانی تا بەختەوەرکە. بۆیە برایان و خوشکان، یعنی کۆی پرسی دین کە ئێمە لێکدانەوەی بۆ ئەەکەین بۆ ئەوەیە ئێمە بەختەوەر بین. دین نایەوێت ئێمە بخاتە ناڕەحەتیەوە. نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و هەموو ئەو شتانەی تر کە خوای پەروەردگار داوایەکە ئێمە بەدەنیەن کەمێک ناڕەحەت ئەبین، بەڵام ئەبێ نەفسیەن ئاسوودەمان کە، چونکە ئەمانە لە خوامان نزیکەکەنەوە، لە حەقیقەتی حیاتمان نزیکەکەنەوە. بۆیە ئینسانە ئەوروپیەکان ڕاستە چێژ زۆر لە ژیان ئەکەن، بەڵام ئاسوودە نین. بۆچی ئاسوودە نین؟ چونکە تۆ وەرە ئەم ژیانە کورتەی کە هەیە لە دنیا با چەند ئینسان تایە بەختەوەر بێ. ئەزانن وەکو چی وایە؟ وەکو ئەوە وایە تۆ بە سیارەیەکی ئاخر مۆدێل دنیایە حیمایە بخەنە خزمەتت، هەرچی خواردنی خۆش و خواردنەوە و ئافرەتی جوان هەیە لە دەورت کەڵەکەیکەن، بەڵام بۆ کوێت بەرن بۆ بەردەم پەتی قەنارە. تۆ لەزەت چێش چی ئەبەی لەم خۆشیانی کە ئێستاتیایی کە ئەزانی ئەم مەوکیبەی تۆ
ئەم کاروانەی تۆ ڕۆپەتی سێدارە سەرچاو ئاگرێت دواتر عیدامەکرێ هەرگیز پێی بەختەوەر نابی بۆیە ئەوروپیەکان ناتوانن بەختەوەر بن چونکە ئەزانن ئەم خۆشیانە هەمووی ئەبڕێتەوە یەکێک لە مونەغیساتی خۆشیەکانی دنیا ئەمەیە تۆ زۆر بەختەوەر بە ئێستا حەزی لە کام ئافرەتی جوانە ئەدەینێ بەڵام ئەو ڕۆژەی کە پێی ئەگەی لە خەمی ئەو ڕۆژەیە کە لەی جائبیتەوە ئەو کاتێک کە زۆر لەش ساغی لە خەمی ئەو ڕۆژایی کە نەخۆشی ئەو کاتێک کە دەوڵەمەنی لە خەمی ئەو ڕۆژایی کە فەقیری هەمیشە لە خەمی ئەوەیە مناڵەکە کە زۆر خۆشەویە کە ڕائەکا بە بەردەم تا هەمیشە مسوڕکەیەکی پیاە خوا نەخواستە ئەمە نەمرێت لەبەرەوە دنیا خۆشیەکانی هەرگیز تاسەر و کامڵ نین ئەوەی کە کامڵە و تاسەرە سەعادەت و بەختەوەری قیامەتە بەڕێزان لەبەرەوە ئێمە با لە دنیا کەمێک لە خۆشیەکانی ژیانی خۆمان دەستی هەڵبگرین بۆ ئەوەی لە قیامەت پای پەروەردگار بەختەوەرمانکە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.